سلااوان لێ بێت دیارە ئەمڕۆ یەکەمین ڕۆژی نەورۆزە بەو پێی مانگی ڕەمەزانی پیرۆزیشە بەڵام لە نێوگەلی عەلیبەگ دەبینێ کە گەشتیاری ناوخۆ بیانی هەیە لێرە خێزانێکی ڕۆژهەڵاتی هاتوون بە مەبەستی وێنەگرتن من دەچمەلایەن بۆ ئەوەی هەندێک گفتوگویان لەگەڵ بکەم بزانم دیمەنی کوردستان و گەلی عەلیبەگ و سنووری دارەی سەربەخۆی سۆران چۆن ئەو دیمەنەی کە ئێستا لە سۆران دەبینن چ جیاوازیەک هەیە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان مرحبا مرحبا چۆنی لەکوێ هاتی کام شاری زۆر ممنون کجا هاتی از اهل ایرانم ئێران دیمەنی ئێرە چۆنە بینێ سروشتی جوانی کوردستانی باشوور باشه خیلی کردستان خیلی خوبه خیلی خوبه بەنیازن بسنە کوێ دوای ئەم ئێرە کە هاتون بۆ نێوگەلی عەلیبەگ ئەم سروشتە جوانەی لێت بەنیازن بسنە چین واسه اربیل اربیل جیاوازی سروشتی ئێرە لەگەڵ ڕۆژهەڵات چۆنە هەمان یەک سروشتە یان چۆنە ئەگەرەوەم بۆ باز قشنگی کردستان دیگه خیلی اینجا هم خیلی قشنگه جنگلاش خوبه آب هواش خوبه خیلی خوبه بابونه نوروز هاتینا دیارە میوانیتونە بله میوانی من لە ڕزای و هات بله لرزای هاتینا لدنیا هاتینا لیره میوانی من دان گیرم دان بما هولیری دان بما زیگا شارکان بۆ سەردانی هاتیینە بە بۆنەی مانجی بە بۆنەی نەورۆزی هاتیینە هەرچەندە ڕەمەزانیشە بەس ئەوانە هاتیینە میوانی منن ئەم زۆر احترام و ڕێزیان دەگرم داهەنجێرم هەموو چێکە وە گوتم ئەم خێزانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانون بە مەبەستی گەشت و سەیران ڕوویان لە لێرە کردووە بۆ ئەوەی کاتەکانی خۆیان لێرە ببەنە سەر بزانم ئەم خانوانە چی دەڵێن لەبارەی نەورۆزی کوردستان سەلام خوبی ممنون سروشتی کوردستان چۆن نەبینێن ئەمڕۆ یەکەمین ڕۆژی نەورۆزە کردستان نزورده دینه جزال خوبه قشنگه خوبه خیلی عالی قشنگ سلام فارسی قسم وە گوتم ئەمڕۆ یەکەمین ڕۆژی مانگی نەورۆزە یاخود یەکەمین ڕۆژی نەورۆزە ئەمڕۆ گەشتیاران لە شارەکانی هەرێمی کوردستان یاخود لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونە بۆ ئەوەی کاتەکانی خۆیان لێرە بەسەر بەرن خانم سلام سلام چطوری خوبی الحمدلله خدا رو شکر ئەمڕۆ نەورۆزە خۆشە کوردستان ئێرە کردستان خیلی 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 قشنگ جذاب دیدنی دوست داشتنی هم شهرش هم آدماش تمام سپاس ممنون هەرچەندە فارسیەکەشم باش نییە بەڵام هەندێک قسەم پێکرد وە گوتم پێشبینی شەکرێت دوای نیوەڕۆ گەشتیاران لە هەم لە سنووری دارەی سەربەخۆی سۆران لە بەو پێی کە سنووری دارەی سەربەخۆی سۆران کۆمەڵێک ناوچەی گەشتیاری گرنگی هەیە چاوەڕوان دەکرێت گەشتیاران یاخود خەڵکی ئەم ناوچەیە بۆ نانی ئێوارە بچنە دەرەوە ئەوەی بیستان و بینیتان گفتوگویەک بوو لەگەڵ خێزانێکی ڕۆژهەڵاتی کوردستان کە میوان یەکێک لەو کەسانە بوون کە خەڵکی باشووری کوردستان بوو دەوێت ناوچە گەشتیاریەکانی ئەم دەبەرە نیشانی ئەوان بدات و بۆ ئێوارەش بیان بەتە پایتەختی هەرێمی کوردستان.